کۆمەڵگەی مرۆڤایەتی ژمارەیەک ئاینی جیاواز لە خۆ دەگرێت کە هەر یەکەیان بە جۆرێک و لە گۆشەنیگایەکەوە دەڕوانێتە دیاردە جیاوازەکانی مرۆڤایەتی و لێکدانەوە و ڕێگەی جێبەجێکردن و چۆنێتی چارەسەرکردنی کێشە و بابەتە جێناکۆکەکانیان دیاری کردووە. میرات یەکێکە لەو بابەتانەی ئەگەرچی هەموو ئاینەکان هاوڕاوکۆکن لەسەر پێناسە و ناساندنی، بەڵام لەسەر شێوازی دابەشکردن و ڕێگەکانی وەرگرتنی بۆ چوونی جیاوازیان هەیە و لە ڕوانگەی جیاوازی ئاینەکەیانەوە باس لە چۆنێتی دابەشکردنی میراتەکە دەکەن. کەسێک کە ئەمرێت دوای مردنی ئەو سەروەت و سامانەی هەرچیەکەیە کە جێیەڵێ ئەوە پێ ئەڵێن ئیرس، یعنی هەرچیەک پێش خۆی بوو بێتی، نەک دوای خۆی پێیا بوو بێتی لە هەندی حاڵەتانە بێ، ئەوە پێ ئەڵێن ئیرس و شتێکە کە بەو شێوەی کە خوای پەروەردگار نیزام و یاسایکی بۆ داناوە بەسەری کەسوکاری کەسەکە دابش ئەکرێت کە ئەویش دیارە ئەرکانی هەیە، بنەمای هەیە، مەوانیعی هەیە، ئەو شتانە هەیە کە ئەگەر بچینە سەری. میرات ئەو شتێک کە لە دایک و باوک دوای کۆچی دوایی دایک و باوک بەجێمێنە، ئیتر هەرچیەک بێ هەرچیەک هەرجێمێنێ ئەوە پێوترێ میرات. تاوان میراتی مادیشمانەیە و معنەوش مادی ئەوانەی وەسائلن جێمێنن، مەسەن لە خانوە، لە باخە، لە چوزانم، لە دوکانە، لە هەرچیەک بێت و معنەوەکانش بەڕاستی ئەو شتانن کە ئایا دایک و باوکی تۆ چی لە دایک و باوکە وەرگرتووە و چ سوودیەکیان بە تۆ گەیانوە و چ شتە جوانەکانی دایک و باوک تا چ ئەندازەیەک ئەتوانی بەکاری بێنی، چۆن تۆ ماڵەکەی بەکارێنی خۆ بێ عەقڵی دایک و باوکیشی بەکاربێنیتەوە، ئەو شتانەی کە ڕێنمایان کردویت بتوانیت تا لە کۆمەلگا بەردەوام بیت و بەرەو پێشەوە بڕۆیت و دوای ئەوەش زیانی بۆ کۆمەلگاکە نەبێت. میرات ئەوە وەختی کەسێک ئەمری خودێت کات مرت ئەو تشتێ بجیت چی ملک و ئەموال چی هەبن بێژنێ میرات. ئەوە میرات، ئەو میراتەش بۆ وان کەسایە ئەوانەی ئێتوی نێزیکوی ئبجیمان. میرات خۆی وەکو چۆن ئەگەر کابرایەکی ئەگوازرێتەوە لە ئەم دنیا بۆ دنیای تر دوای مردن، چی شتێکی هەیە کە سەروەتی هەیە، سەروەت و سامان دابش بکرێت بەسەر مناڵەکانی. ئەگەر مناڵەکانی نییە، دایک و باوک و ئەگرێتەوە بۆ لای براکانی و خوشکانی ئەوەندەیە، یعنی وەکو چۆن سیستم هەیە بە پێ شەرعی مەسیحیە. میرات لە ئاینی جوا بریتە لەو سەرۆت و سامان و مڵک و ماڵی کە ئەمێنێتەوە لە باوک لە دوای خۆی دابەشەکرێ بەسەرنەوەکانیە، یان هەرکە خۆی لە ژیانە بێت ئەتوانێت دابەشیکە بەسەرنەوەکانیە. هەندێک لە ئاینەکان هاوشێوەی یەکن و دابشکردنی میراتەکە جیاوازیەکی ئەوتۆی نییە لە نێوانیاندا، بەڵام لای هەندێک لە ئاینەکانی تر لێکدانەوە بۆ فەلسفەی میرات و چۆنێتی دابشکردن و ئەو کەسانەی دەیانگرێتەوە بە جۆرێکی ترە. پشکی نێرومێ لە میراتدا یەکێکە لەو بابەتانەی بە درێژایی مێژووی مرۆڤایەتی و لە سەردەمی ئاینە جیاوازەکان و ئێستاشدا بۆ چوونی جیاوازی لەسەر بووە و زۆر کات کۆمەڵگەکان بەپێی ئاین و نەریت و یاسا بەرکارەکان ڕوبەڕووی کێشە و ناکۆکی بوونەتەوە. ناچار بنەما ئاینیەکان بوونەتە سەرچاوەی دابشکاری میرات لە نێوان هەردوو ڕەگەزدا. لە کۆمەڵگەی کوردیدا و لە هەرێمی کوردستان هەریەک لە ئاینەکانی ئیسلام، مەسیحی، ئێزیدی و کاکەی و زەردەشتی و جوو بوونیان هەیە و لە وەزارەتی ئەوقافی هەرێم خاوەنی نوێنەرایەتی خۆیانن. پەیڕەوانی ئەم ئاینە بەپێی ڕێسا و دەقە کارپێکراوەکانی ئاینەکانیان مامەڵە لەگەڵ بابەتی میراتدا دەکەن و دەقە ئاینیەکانیان بوونەتە یەکلاکەرەوەی بابەتی میرات. بەتایبەت لە دابشکاری میراتدا لە نێوان هەردوو ڕەگەزدا پەیڕەوانی ئاینەکان ناچارن بەپێی دەق و ڕێسا ئاینیەکانیان مامەڵە بکەن و بە تەواوی پەیوەست بن پێوەی. ئاینەکان بوونەتە دوو بەش لە دابشکردنی میراتدا و بەشێکیان پشکی هەردوو ڕەگەزی وەک یەکداناوە و بەشێکیشیان جیاوازی لە پشکی ڕەگەزی نێرومێدا دەکەن و هەریەک لەو ئاینانەش باز لە بوونی کۆمەڵێک بنەما و پێوەری دینی دەکەن. بۆ ئەو جۆرە مامەڵەیان لەگەڵ بەشی نێرومێدا. للرجال نصيب وللنساء نصيب، يعني پیاوانیش بەشیان هەیە لە ئێرسا، ژنانیش بەشیان هەیە. ڕخنە ئەگیرێ ئایا بۆچی پیاوان
ئەفەرمێ للذەکەری حەظ مثل حەظ الأنثەیین یعنی لە ئاەتێکە کە ئەفەرمێ ئەگەر هاتوو کەسێک مرد کوڕان و کچانی لێبەجێما کوڕەکان دوو بەشی کچەکان ئەبن یعنی بەمانای بێ کوڕێک دوو بەشی کچێکە بە ماڵەکە ئەگەر بۆ نمونە کوڕ و کچێک بێک ماڵەکە بکەی بە سێ بەشەوە کوڕەکە دوو بەشی و کچەکە بەشێکی بەڵام ئەمە ئایا لەسەر بنەمای ڕەگەزە یعنی ئەوە نییەرە بۆیە دوو بەشە بە ئەمە مێیە بۆیە بەشەکە بە نەخێر ئەوە نییە بەسەر لەسەر بنەمای چیە لەسەر بنەمای پێداویستی مرۆڤەکانە وتمان خی پەروەردگار حەکیمە مەسەلەن پێش ئەوەی ئەو مەسەلە ڕوونکەینەوە بۆ تێگەیشتن با نمونەی بێرینەوە باوکێکمان هەیە ئەم باوکە هەندێ مناڵی هەیە مناڵەکان هەندێکیان بچووکن هەندێکیان گەورن لە زانکۆ ئەمانە لەوە ئەچێ مناڵە بچووکەکەی لە ڕووی عاتیفەوە خۆشەویستیەوە مناڵە بچووکەکەی دوو ئۆنی گەورەکە خۆش بێت بەڵام کاتێک کە مەسرفیان ئەکێشێ مناڵە بچووکەکە احتیمالە ڕۆژانە پێویستی بە 250 هەبێت باشە ماڭانە ئەو پەڕی نەگاتە 10,000 بەڵام ئەم کوڕیە ئەم کچەی کە لە زانکوایە لەوە چێمانی 150 بۆ سەرکە ئایا ئەوە ئەگەێنێ کە ئەم باوکە زڵم لەم مناڵە ئەکاو و مناڵە گەورەکە ئەوێ نەخەیر چونکە بۆ ڕێژەی پێداویستیەکە وهایە نمونە بێرینەوە بۆ مەسلەی ئیراست میرسەکە باوکێکمان هەیە ئەمرێت ئەم باوکە یەک کوڕ و یەک کچی لێبەجێ ئەمێنێت باشە بۆەوەی خەڵک بزانێ کەوا لەسەر ڕێژەی ڕەگەز نییە ئەم کوڕ و کچەجێ ئەمێنێ ئەم کوڕە پێویستە وردەوردە گەورە ئەبێ و ژن بێرێت ماڵ بنێ بە یەکەوە و ئەمانە کچەکەیش کەسێک ئەبێ بێتە داخوازیت و ئەوش بچێتە ماڵی کەسێکەوە کەوابێ لێرا سیرەکەین مەسەلەن ئەگەر با داینین ئەم باوکە سێ دەفتەر دۆلاری بەجێشتەوە قەرارە دوو دەفتەر بین بە کوڕەکە و دەفتەرێک شتێن بە کچەکە لێرا سەرەکەین وەختێک کە ئەم کوڕە ئەوێژن بێرێت چەندێ سەرفەکات تاژن تێرێت و ماڵێت تەرتیبەکات و ماڵێ دروستەکات و ئەمانە دوو دەفتەرەکەی زیاو ئەوێت خەرجی ئەکات و دەفتەرەکە و هیچی نامێنێتەوە قەرزارباریش ئەوێ تاژنێکی پێبێرێ و ماڵێک و تەرتیباتێک و ماڵێ بسێنێ اینجا لەو لایشەوە کچێک کە ئەوێ بە خێزانی ئەموتێتە ئەم ماڵە کێ بەخێویەکە بژێوی لەسەر کێ تەبان بژێوی لەسەر ئەم کوڕەیە باشە کەوابێ ئەم دوو دەفتەرەکەی ڕۆیی قەرزارباریش بوو کچەکەیش کوڕێک تێتە داوای معزەز و مکەڕەم دەفتەرەکەی ماوە ئەبێ بەلای کەمەوە دەفتەرێکیش لەما سەرفکە ئاڵتۆنی حازر و ئاڵتونی قەرز و ئەمانە وەختێکیش ئەچێتە ماڵەکەەوە ئەم هیچ سەرف ناکە نەکاڵە ئاسیێنێ نە کرێخان و ئەدا نە ماڵ دروستەکە وە کابراش ئەبێ چی بکە ئەبێ بیژێنێ سەیری ئەم دوو بەراوردە بکە کەوابێ ئەم دەفتەرەکەی لەوە چێبێ بە دەفتەرونی وەکو زیاتریش ئەم دوو دەفتەرەکەی قەرزار بوو لەسەری بۆیە خوای پەروەردگار لەسەر بنەمای ئەمە وتوێتی للذەکەری مثل حەظ الأنثەیین بەڵام شتێک تریشمانەیە ئایا لە هەموو حاڵەتێکا وایە لە کاتی ئیزبەشکردن نەخیر ئەوە ثانێ ئەفەرمی خوای پەروەردگار ئەگەر مناڵێک مرد ئیتر ئەو مناڵە کچە یا کوڕە ولكل واحد من الأبويه السدس يعني أفرمي بو هر يك لباوكو دايكي ششيكي مثلا بابوا دانين كرك مانية أم كرة أمري سروتو سامانكي ليبا جماوة باشا باوكو دايك شيماوة أجل لسر بنماي رجز بيت أبي باوكا كش دو أني كبوا دو أني دايك كبوا وانية بلام ليلى أفرمي لكل واحد منهم السدس يعني هل يك بو أو باوكو بو أو دايك هر ششيكي بوي ئەی کوالس ئەمە خاڵێکی دووهەم کاتێک کە کەسێک ئەمرێت خوشک و دایکی ینی خوشک و برای دایکی لێبەجێمێنێ خوشک و برای دایکی ئێوشە خوشکەویشە برایە باڵێ دەی خوای پەروەردگار ئەفەرمێ بۆ هەر یەک لەوانە سێیەکەیە نافەرمێ کوڕەکە برا دایکەکە دوو ئەوەنەی خوشکە دایکەکە ئەوە ئەفەرمێ هەر تویان سەیەکیان بۆ هەیە ئیتر یەک بن یا زیاتر بن وەکو یەک بە دابەشەکرێ لە بەینانە طبعاً کوڕ و کچ یا خێزانی ئەو پیاوەکە کۆچی دوایی یەکات ئەمانە هەڵگیری شتەکانی ئەو کەسن ئەبێ ئەوان ئەتوانن تەسەڕفی پێوە بکەن کەسێکی تر ناتوانێت تا کوڕ و کچ و ئەوانەی مابێ و خێزانەکەی تەبەن خێزانەکەی ئەتوان بڵێن لا ئێمە بە دەرەجە یەک تا خێزانەکەش کۆچی دوایەکە لەوانەیە زۆر بە کەمی بەشی کوڕ و کچە درێت تا خێزانەکە ماوە دایکەکە ماوە دایکەکە هەروەکو پیاوەکە متۆماتیکی ئەتوانم بڵێم ئەچێتە شوێنی پیاوەکە
وەکو ڕێژە ڕاستی دیاری نەکراوە بەڵام ئەو شتێک کە هەیە گرنگ ئەوەیە بە شێوەیەکی عەدالەت دابش کرێ بەسەر ئەندامانی خێزانەکە ئیتر چ کوڕ بێ چ کەس بێ لا ئێمە هیچ جیاوازێکی نیە هەر وەکو یەک بەشێدا بەڵام ڕێکەوتن هەبێت پێش هەموو شتێک بە ڕێکەوتن گرنگترە لە شێوازی دابشکردنەکەش لای ئێمە ینی ڕێکەوتن هەبێت چکە ڕێکەوتن هەنێ بوار هەیە مەسەن بواری دەسەڵاتداری سێ لەوانەی خێزانێک برایەک دەوڵەمەندتر بێ لە برایەتە دەتوانێت مەسەلەن براکەی تری ببەخشێ یا خوشکێ بتوانێت براکە ببەخشێ بە پێچەوانەوە ئەم شتانە مەجالێکی تایە بۆ یەکتری چکە بۆیە ڕێکەوتنەکە گرنگترە لا ئێمە پێش ئەوەی کە بە یاسا ئاینێکیش تاان یاسا ئاینەکە یەکەم جار داوای لەکە بە ڕێککەوتن ئیشەکە بکرێت بە ڕەزامەندی دڵ و دەرونی هەموو خێزانەکە ئەو شتێک کە جێماوە گرنگەوەیە بەشی هەمووی کەسێکی تیاابێ و کەسی لێ بە بەش نەکرێ و بێبەری نەکرێ بڵێ تۆ لەبەر ئەوانە هەمووی وەکو یەک مافی هەیە و وەری بگرێ ئیتر ئەکەوێتەوە سەر ئەختیاری دەستی کەسەکان خۆیان ئایا بە چ شێوازێ ڕێژەکە مهمە ڕێژەکە وەک یەکە لە کوڕیش و لە کچیشە جیاوازی بە شێوازێ لا ئێمە جیاوازی نییە لە بینی ژن و پیاوە بۆ میران. نێر و ژنێ مێ حەقێ 105 هەیە ئێزەڵامی یعنی زەڵام ئێکێت بێت ئەو نیڤەکێت بێت نیڤەکە مالی یان بجا هەکە دوو کەس بن یان مەسەرەن دوو کەس بن هەموو ێوانە بجاکە گەلک بن تێتە تەوزیعکردن وەکی گوتتە نێر ئێکێت بێت مێ نیڤەکێت بێت ئەم دابەشکردنە بڕاستی ینی ئەبە هەر هەبوویە بەرێداشک بەرێداشکە بووە بەس ئەوە نۆکە نومە کرد عهدێ میرێ ڕەحمەتی تەحسین بەگی ئەوی قەراردا و ئەم خڕکردن و قانونینان و ڕیجالدین مەینان و مەجلس ڕوحانی ڕوونشتن تقریبا 2 ساڵان پێ بوو هەتا مسودەك ماچێک بژنێ مسودەت قانون ئەحوال شخصیە ئێزدیا فتوێدا ذەکرکردن ئەف تشتە کە ژن 105 بەت زەلام. لە دینی زەردەشتیا بە هیچ شێوەیەک جیاوازی نییە لە بینی ژن و پیاو. ژن و پیاو یەک مافیان هەیە لە هەموو بارەکانی ژیان لەباری ئیجتیماعی کۆمەڵایەتی سیاسی ئابووری هونەری لە هەموو هونەرەکان ژن و پیاو یەک پلیان هەیە هیچیان پلەیەکی ئەویتریان لەو بەرزترین تەنانەت لە کاتی شەڕکردن و دیفاعکردن لە وڵات و خاک و نیشتیمانیش لێرە دێنەوە سەر میرات ئەگەر بێت و پیاوەکە هەموو شتەکان بە ناوی پیاوەکە بێت یان هەموو شتەکان بە ناوی ژنەکە بێت. لێرەیە مەسەن بڵێ با بڵێن بۆ نمونە خان و سیارە هەرچی مڵک هەیە بە ناوی ژنەکەیە. لێرە کاتێک کە ژنەکە ئەمرێت یان کە جیا ئەبنەوە تەلاق قەدرێن هەمووی ئەکرێ بە دوو بەشەوە. بە دوو بەشەوە بەشێک بەر ژنەکە و ژنەکە ئەکەوێت بەشێکیش بەر پیاوەکەکە لێرەیە مناڵ هەیە ئەوانەی کە بەر ژنەکە ئەکەوێتن خۆی مردووە ئەچێتە لای مناڵەکانی ئەکرێ بە نیوە نیوەی بۆ پیاوەکە نیوەشی بۆ مناڵەکان و ئەو پیاوەش لە کاتێکە ئەکە ئەمرێت هەر هەمووی بەر مناڵەکانی ئەکەوێتەوە. لە دینی مەسیحی فەرقمان نییە لە بینی کوڕ و کچ فەرق نییە لە بینی نێر و مێ هەردووکیان یەکسانن بەپێ کتێبی پیرۆز کە ئەفەرمێ لە بەیامی پۆلس بۆ غەڵاتیە کە ئاڵێ فەرقتان نییە لە بینی نێر و مێ لە بینی جوولەکان و یۆنانیەکان و هەمووی نەتەوەکان چونکە هەمووتان لای مەسیح وەکو یەکن و یەکسانن. ئەو نەسا لە ئەنجیلی پیرۆز کە هاتووە ئێمە ئەتوانین ئەتیماد ئەکەین کە ئەگەرەینەوە بۆ میراسەکە کە فەرق نییە لە بینی نێر و مێ. ئێمە فەرقمان نییە لە بینی پیا و ئافرەت یەکسانن بە پێکتی کتێبی پیرۆز لەبەر ئەوە خۆیان یەکسانن بە میراتەکە بە دابەشکردنی میراتەکە بەسەر هەردووکیان خۆیان یەکسانن.
هەموو کەسێک بەشی خۆی وەرئەگرێت یعنی فەرقی هەیە لەگەڵ یاسای ئاینی ئیسلام کە ئەڵێ یەک بەش بۆ ئافرەت دوو بەش بۆ پیاوە ئەوە فەرقی هەیە لە دابشکردنی میراتەکە لای مەسیحیەت نەخێر ئافرەتەکە یەکسان لەگەڵ پیاوەکە. لە ئاینی جووە ئەو کەسانی کە میرات ئەیانگرێتەوە کچ و کوڕ بە یەکسانی میرات ئەیانگرێتەوە و ئەگەر لە حاڵەتێکە ئەو کەسە ئەو باوکە بڵین ئەگەر کوڕیشی نەبێ هەر ئەدرێ بە کچەکان و ئەگەر زەواجی کردبێ و هیچ بڵین کوڕ و کچێکی نەبێت ئەدرێ بە خێزانەکەی هیچ جیاوازیکی نیە ڕێک وەکو یەک بە یەکسانی دابەشەکرێ حتا ئەگەر ئەو کەسە زەواجی کردبوو خێزانەکەی مردبوو بەستەنیا چەند کچێکی بوو میراتەکەی ناگەرێتەوە بۆ براکانی یعنی ئەو باوکە میراتەکەی ناگەرێتەوە بۆ براکانی ئەدرێ بە بڵین ئەدرێتەوە هەر بە کچەکانی خۆی. ئێمە بەنەسی تەورات یعنی ئێمە بەنەسی تەورات کە ئەبێ هەموو وەکو یەک تەوزیع بکرێ لە میراتە هیچ بەس یەک جیاوازیمان هەیە ئەویش ئەگەر ئەو باوکە ئەگەر کوڕی هەبوو کوڕەکەی ئەبێتە جێنشینی خۆی بۆ تەوزیعکردنی میراتەکە نەک میراتە کاڵگرێ بۆ خۆیان جیاوازی بکە لە بڵین لە بەشەکانە بەس ئەو تەوزیعەکات ئەبێتە جێنشینی خۆی ئەگەر کوڕی هەبوو ئەگەر کوڕی نەبوو یەکێک لە کچەکانی بێتە جێنشینی خۆی بەس جیاوازەکەمان ئەوەیە ئەگەر کوڕی هەبوو کوڕەکە ئەبێتە جێنشین ئەگینە هیچ جیاوازیکی نییە لە ئاینی جووە. لەسەر جەم ئاینەکاندا وەک چۆن لە دوای پیاوان مڵک و دارایی و هەر شتێکی بەجێماویان وەک میرات مامەڵەی لەگەڵ دەکرێت و دابەش دەکرێت بە هەمان شێوەش مڵک و ماڵ و دارایی ژنان دابەش دەکرێت بەسەر کەسە نزیکەکانیاندا و هەمان مامەڵەی میراتی پیاوانی لەگەڵ دەکرێت. لە دینی زەردەشتی جیاوازی نیە لە بینی ژن و پیا و میراتی پیا چۆن بۆ ژن و مناڵەکەیەتی میراتی ژنیش بۆ پیا و مناڵەکەی چکەمانە خێزانێکن یەک خێزان بێکەوە ئەژین کاتێک کە بڵێ مناڵی نەبوو بۆ مێردەکەی بێ کاتێک مێردیشی نەبوو مناڵیشی نەبوو ئەجا بەسەر دەرەجە یەکی خزمەکانی دابەشەکرێ. ئەگەر پیاوێک مرد ژنی هەبوو ئەگەر مناڵیان هەبوو ئەو پیاوە مناڵی هەبوو ئەوە ژنەکە یەک لەسەر هەشت دەبات یەک لەسەر هەشتی کۆی میراتی پیاوەکە بە ئەگەر مناڵی نەبوو کە خۆمان بە کوردەکەی پیاڵێن وەجاخ کوێر بوو ئەوە یەک لەسەر چواری ئەبات یەک لەسەر چواری ئەبا باقی تەبەن ئەگەرتەوە بکەس ئەمە وەکو ژنەکە بەڵام ئەگەر هاتو ژنەکە مرد ئەگەر ژنەکە مرد ئەوە دیارە سەروەت و سامانێک یا ئەو مارەی وشتانەی کەوا هەیەی ئەمێنێتەوە بۆ پیاوەکەی و بۆ مناڵەکانی ئەگەر تەنها پیاوەکە بوو ئەم ژنە مناڵی نەبوو ئەوە دیارە پیاوەکە یەک لە دوو لەسەر نیوەی ئەبات نیوەی ئەبادیان یەک لەسەر دوی ئەبات و ئەگەر مناڵی هەبوو ئەوە پیاوەکە یەک لەسەر چواری ڕێنی ژنەکە ئەبات باقەکە دشی ئەگەر مناڵی هەبوو ئەگەرێتەوە بۆ مناڵەکانی ئەگەر مناڵی نەبوو ئەگەرێتەوە بۆ کەس و کاری وەکو برا برازا باوک ئامۆزا مامۆ ئاوان مادام خۆیان یەکسانن هەر بۆ خۆی و بۆ مێردەکەی و مناڵەکانی ئەمێنێتەوە هەر ئەگەرێتەوە بۆ مناڵەکان و بۆ هاوسەرەکەی ئەگەر مناڵی نەبوویان هاوسەری نەبوو ئەگەرێتەوە بۆ کەسوکاری خۆی ئەگەر هەر مێردەکەی یان ژنەکەی هیچ کەسوکاریان نەمابوو کەسی یەکەمیان نەمابوو ئەچێتەوە بۆ نزیکترین کەسیانە ئەکرێ بەکاری خێری. ژن هەیە میرات هەیە خاستن مثلەن ئەو ژنە بەس کێمن نەگەلەکن ملک هەبت پارە هەبت ماڵ هەبت زێر هەبن ئەبە تێتە دابشکردن دابشکردنیشک ئەوێ ئەو زەلامێ وێ زەلام ئەو دبەت و کوڕ و کچێت وێشت بن ئەبە کوڕ و کچێت وێشت بن ئەبە حالەتێ ئەو مرناژنێ و زەلام و کوڕ هەنجێک نێر هەنجێک بن و مێ هەنجێک کولتور و نەریتە کۆمەڵایەتیەکان زۆر کات ساڵبوون بەسەر دەقە ئاینیەکاندا و جێبەجێکردنی دەقە ئاینیەکان لە دابەشکردنی میراتدا ڕاگرتووە و لە بری پەنابرنەبەر ئاین و دەقە ئاینیەکانیان کولتور و نەریتە کۆمەڵایەتیەکان بڕیاریان داوە لە مافی نێر و مێ. بەڵێ خۆی لە ڕاستیە خێزان پێش ئەوەی مەسەلەن هیچ گرفتێکی لەوە چ زۆر گرفتی خێزانی دروست نەبێ بەڵام کە کار هاتە دابشکردن لەوانەیە هەنێ خێزان
تووشی ئەم تەنگەژەیە بن و مشاکیلیان بۆ دروستە بێ احتیاج ئینسان هەمیشە حەزەکە بەشی خۆی زۆر بێ بەشی بەرامبەرەکەی لەوە بەو شێوەیە نەدایە بچێ حیسەیەکی باش بۆ خۆی دانی و خراپێ بۆ بەرامبەرەکەی ئەم کێشانە دروستە بێ و کاریگەری کۆمەڵایەتیش تەڵان لەسەری هەموو کەسێک هەیە بەڵام تا ئەندازەیەک باشترین یعنی کێشەمان کەمترە لە ڕووی دابشکردنی میراتەوە توانم بڵێم ئەوەی من هەست بکەم زۆربەی هەر خۆمانە و ئیشانەمان کردو خێزانەکان تایسە نەچووە مەسەلەن لە حاکمە بێت دادوەرێک بچیتە لای دادوەر و دادوەرێک ئیلزامەکە بەوەی بڵێ ئەم خێزانە بەو شێوە بێ دابشکرێت هەر خۆمان کردومانە مجتمعات مدلبي كومال يعني نهر ياما برايد ميد بسلمان يعني افتشتا يا ماشيه الفنا منطقه حمود دور بشتيت ما كجن اكثري دعوه ميلاتنا كتكش ماليشو هكا كجبت شوبت بس الهير ده هكا اشكالك شيبو ما وكي اوك بهي يان او الجندي خود درست كان يان دينا مجلس روحاني يان نكميري خاصه شرعت وين نكميري او مير حلت كبون ئێستا تا ڕادەیە توانین بڵێن باش بەڵام زروف و زمانێک کە باو باپیرانمان و ئەتوانین بڵێن مدەی 50 ساڵ 100 ساڵ لەمەوە پێش تا مدەی 20 ساڵیش لەمەوە پێش و ئێستاش دانەدانە هەر هەیە کەوا کللتورەکە وا بووە لە ناو خۆمانە کە ئەمە کللتورێکی بەڕاستی توانم جاهیلی کۆنە کە وەکووتمان شارتمان بۆ کە لە پێشەوە بەشی ئافرەتیان وەلا خستوێنیان داوە ئەوەیە کە ئەرز و زەراعەت و حیوانات و شتانێک کە بوو بێت زۆربیان بەشی کوڕەکانیان داوە وە کچەکانیان وەلا خستووە بە تایبەتی کچانێکەوە شووی کرد بێ و توانە چۆن ئەیدەین بە بەشی زاوا ئەدەین ینی ئەم کچەیبات و ئەیدا بە مێردەکەی کە بەلای ئەمان و زاوایە کە ئەمە شتێکی هەڵەیە چونکە خوای پەروەردگار حتا لە یاسای ئیسلامە هەندێشت هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم تەشریعاتی کردووە بە مانای ئەوەی یاسای بۆ داناوە کە پێڵێن لە فەرمودەکان وەرگیراوە بەڵام بەشکردنی میرات خوا خۆی بەشی کردووە لەبەرەوە چۆن بەشی پیاویدا داناوە بەو شێوەیشە بەشی ئافرەتی داناوە و کەلتور ئەگەر کاریگەری بوو بێ وەکو وتمان لەسەر جەهالەت یا لەسەر تێنەگەیشتنی دین یا لەسەر تەماع بووە بەڵام ئەو چمکانە بووە خەڵکانێک بووە ئەرز و ئەرازی و باخ و فڵانێکیان تەوزی کردووە بەشی کچەکانیان نەداوە بەشی کوڕەکانیان داوە ئێستا ژۆک وتمان هەر دانەدانەیە لەو شتانە هەیە کە یا هەر لە ژیانی خۆشیە کە ئەمە شتێکی هەڵەیە ڕاستی بکەینەوە هێشتان خۆی ماوە ڕۆڵە ئەوە بۆ تۆ ئەوە بۆ تۆ ئەوە بۆ تۆ و ئیتریا هەر بەشی کچەکان نادا یا وەکو بەشێکی کەمیان بۆ دائانێ کە ئەویشە بەڕاستی گوناح و تاوانە و هەڵەیەکە نابێ ئەنجام بدرێت لەبەرەوە کەلتور ڕاستە تەسیری بووە لەسەر دابشکردنی و زۆر جار ئافرەتانی بێبەش کردووە کێشەکە ئەوەیە کە لێرە مەسەن ژنێکی زەردەشتی ژوو بە دینێکی ترەکات ئەمە بەڵێ کێشەی دروست کردووە زۆر جار مەسەرەن لە دینەکان لە هەندێک دینی تر پیا و زیاتر بەری ئەکەوێت دوو بەشی بەرەکەوێت ژنێک بەشی بەرەکەوێت یان کاتێک ژنەکە کچی هەبوو کوڕی نەبوو بەر دەرەجەیەکی پیاوەکانەکەوێت کەسکاری پیاوەکە ئەکەوێت یان ئەگە پیاوەکە مر بەر دەرەجەیەکی کەسکاری ژنەکە لەبەرەوە ئەمە بەڵێ لە کێشە دروستە کات بەڵام مەکو لە ناو دینی خۆمان ئێمە ئەو کێشانەمان نییە بەڵام کە کاتێک زەواژەگەڵ مسلمانێکەکە ئەم کێشانە دروستەکات زۆر جارم کێشانی دروست کردووە و ناچار مەسەلەن یعنی مەلیان کەچ کرد بێت دە پێناوی ئەوەی کە کێشەن ڕوو نەدات ڕازی بوون بۆی کە پیاوەکە دوو بەش بەرێ و کچەکە بەشێک بەرێ و یان لە حاڵەتێکا کە کوڕی نەبوو بەش کرێ بەسەر کەسکاری پیاوەکە بەداخەوە کە ئەم کێشانە ڕوو ئەدات ئێمە وەکو جوو بە هەموو دنیا بڵاوین مەجبورین لە هەر شوێنێکا بین ئەگەر نتوانین پەیڕەوی ئاینی خۆمان بکەین ئەگەر پێویست بێت دەستوری ئەو وڵاتە پێشێل نەکەین و بە ماف و بە دەستوری وڵاتە بڕۆین ئەو وڵاتە چۆن بێت وەکو ئەوانە میرات داباشەکەین بۆ نمونە ئێمە ئەگەر ئێستا لێرە نتوانین ئێمە میراتی خۆمان دابش بکەین بەو شێوەی کە ئاینەکەمان پێمانەڵێ ئەوە ئێمە پەیڕەوی ئێراکەین لە هەموو وڵاتی دنیاشە کە زۆرترین پێکەوشیان کە لە وڵاتێکی وەکو ئیسرائیلە ئەوانیش بێ پەیڕەوی وڵاتی ئەوێ بکەن ئەگەر ئیجبار بوون بەڕاستی خۆمان یا وەکو شەرق یعنی ڕاستە ئێمە مەسیحین بەڵام ئێمە شەرقین هەر پیاوە خۆی مسەیترە لە سەر هەموو شتێک ئەوەی خۆی مسەیتر بێ بەڵام بەبێ ئاین فەرقی هەیە کە ئەڵێ ئاین ئەڵێ خۆیان یەکسان پیا و ئافرەت لەبەرەوە ئاین خۆی لە پێشی هەموو شتێک لە شەرق لەبەر ئەوە ئاتوانین ئەڵێ ئاین تەسیری هەیە زیاتر
لە قەبیلە و لە نەتەوە و لە ئەو شتانە کە شتێک دابش بکرێت ئێمە ئەگەرێنەوە من وەکو مەسیحی کلدانی ئاشووری ئەرمەنی یان کورد و عەرەب و ئەو شتانە بۆ نەتەوەکەمان ناگەرێنەوە لەسەر نەتەوە بە جێبەجێکردنی ئەو مەوزوعانە بەڵام ئەگەرێنەوە بۆ دینی خۆمان کە ئەگەر کوردێکن عەرەبەیەک گێتەوە بۆ دینی خۆی کە ئیسلام چی ئەڵێ چی ئەفەرمێ ئیسلام لە بابەتی میراتەکە ئێمەش وەکو کلدانی ئەرمەنی ئاشووری سریانی ئەگەرێنەوە بۆ دینی مەسیحەت بزانین کتێبی ئنجیل چی ئەڵێ بەحسی میراتەکە ئەتوانین ئەوەش جێبەجێەکەین. هاوشێوەی هەموو بنەما ئاینیەکانی تر کە لەسەر پەیڕەوانیان پێویستە جێبەجێ بکەن دابشکردنی میراتیش بە هەمان شێوە پلەی پێویستی وەرگرتووە و ئەو کەسانەی کە پابند نابن بە دەق ئاینیەکانەوە بۆ دابشکردنی میرات بە سەرپێچیکاری ئاینەکەیاندا دەنرێن و وەک تاوانبارێک تەماشا دەکرێن بەڵام چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ سەرپێچیەکەیان لە ئاینێکەوە بۆ ئاینێکی تر جیاوازی هەیە. دیارە لە ڕووی ئیسلامەوە حکومەکەی تاوانێکی گەورەیە سەرپێچێکی خوای پەروەردگارە لەبەرەوە ئەگەر یاسای ئیسلام هەبێت ئەگەر خۆیشی نەیدا بە زۆر لێ ئەسێنرێت لەبەرەوە مافیەکە و ئەو دیاری نەکردووە خوا خۆی دیاری کردووە جا ئەگەر مافی خوا دیاری بکە چۆن ناسندی ئەگەر دەسڵات هەبێت بە زۆر لێ ئەسرێ ئەگەر دەسڵات نەبێ ئەوە خۆی و قیامەتی خۆی لە ڕۆژی قیامەتە خوا تۆڵی لێسەر کاتەوە لەسەر ئەوەی یعنی وەکو دەست بە سەراگرتنی مافێکی کەسێک وایە دیارە لە ڕووی ئیسلامەوە حکومەکەی تاوانێکی گەورەیە سەرپێچێکی خوای پەروەردگارە لەبەرەوە ئەگەر یاسای ئیسلام هەبێت ئەگەر خۆیشی نەیدا بە زۆر لێ ئەسێنرێت لەبەرەوە مافیەکە و ئەو دیاری نەکردووە خوا خۆی دیاری کردووە جا ئەگەر مافی خوا دیاری بکە چۆن ناسندی ئەگەر دەسڵات هەبێت بە زۆر لێ ئەسرێ ئەگەر دەسڵات نەبێ ئەوە خۆی و قیامەتی خۆی لە ڕۆژی قیامەتە خوا تۆڵی لێسەر کاتەوە لەسەر ئەوەی یعنی وەکو دەست بە سەراگرتنی مافێکی کەسێک وایە خۆی هەکە تشتێت وەسا ببن گەلک کەس قەناعەتێ دەینێت مەثەلەن ئەوێت بە تەقالید و عرفی ئێزدیاتی ئەوە هیچ قسمەک دوورینە وەکو قەسام شەرعینەوە کە ماشیە العراقی سەر قسام شرعي قانون أحوال شخصية عراقي قبوله قسمك راسها هكا ليك كفتن وقبولنا كان أو تشتا أبا دبت إشكالك بينه وعنده هكا الخوب هيك نهاتن وكم قلت تديس هذين مير دشرعتي وانك ئێمە تا ئێستا تا ئەم دقەیە ناتوانین بڵێن حکمی ئەو کەسە چێت چکە ئێمە تا ئێستا لە محکەمە مافی دینەکان وەکو یەک نییە بە یەکسانی لە محکەمە زۆر جاردا لایەزال ئێمە کە ئەچین مارەی بۆ مارەی کردنی کچ و کوڕێک کە زەواجەکەن لەسەر دینی زەردەشتی کە ئەچن بۆ محکەمە ینی زۆر جار قازیەکە دەریانەکات لیان تووڕە ئەبێت کە ئەڵێ ئەم دینە تەسجیل نییە ئێستا ئێمە لە ژێر دەستی دستورێک و قانونیەک وەکو مەدەنیە ئەتوانن ئەڵێن من کەسێکی عێراقیم بەبێ دستوری عێراق ئەڵێ پیاو یەک پیاو دوو بەش وەرئەگرێت ئافرەت یەک بەش ئەتوانێت بە ئەو شێوازە میراتەکە دابش بکرێت بەڵام کە حکم مەدەنی نییە حکم مەدەنی لە ئەسەر ئەو مۆزوعانە نییە چونکە خۆی قانونیەن مەدەنیەن حتا ئێستا دابش بکرێت دوو بەش بە بەشەیەک بۆ ئافرەت ئەوە غەدری کردووە هەر ئەوە کەوتە سەر ئەو باوکە و بینی خۆی غەدری کردووە ینی میراتەکە نایە بە کچێکی نایە بە کوڕێکی بەڵام بە نەسی ئاەت کە لە تەورات هاتووە کە ئەبێت ئەو میراتە بەو شێوە بە یەکسانی دابش بکرێت هەرچی بێت میراتەکە ئەبێ بە یەکسانی دابشی بکرێت بە نەسی ئاەت لە چەند شوێنێک ئاماژەی پێدراوە حیج جیاوازی کتیانی ئەم بۆ چوونە جیاوازانە لەسەر بابەتی میرات ئەو ڕاستیە دەسەلمێنن کە هەر ئاینە و خاوەنی دید و تێڕوانینی تایبەتی خۆیەتی بۆ مافی ژن و پیاو لە وەرگرتنی ماف و شایستە یاسایی و ئاینیەکانی خۆیدا و هەر یەکەش لە ئاینەکان هۆکار و بنەمای جیاوازی هەیە بۆ ئەو دید و ڕوانینەی ئاینەکەی بۆ بابەتەکە. thank you
بێت.